كاكا فرمو كاكا باشي سرچاوم بۆ کوێچی؟ 1 دقيقة جوم لێنێ 1 دقيقة كاكا فرمو ئەڵێم بۆ کوێچی؟ جاوا كاكا كيف عندي بوتو تو باوكمي برامي چ پندیش بتو نەبە ساقم لە یەک نەگەشتین ئەتوانین بمەی بۆ شوێنێکی خۆش بو شوێ شوێنی خۆش شوێنی خۆش 1 دقيقة بخوا من لە تۆ ناگەم 1 دقيقة 1 دقيقة زان بۆ شوێنێکی دەوەرە كاكا جنب باشور باشی بە ساقم چاوەکەم ئەمریکا بۆ شوێکی واللهی حەز دەکەم بمەی بۆ شوێنێکی خۆش تۆ شوێنی خۆش لای منە ئەدی شو ئەدی والله ئەوە پارکی شارمان هەیە خۆ ئاگای لێ یەک جەوی هەیە سەوزاییە ڕۆحەکە من ئەو شوێنە ناڵم لە یەکتر نەگەشتین ئەی یعنی شوێنێکی خۆشەوە نییە جەوێ دروستکەم بۆ خۆم جەوێک وەڵا وەرە ناو بازار یە قاوەخانەی لێە شوێنیشی هادە بێدەنگ ڕۆمانسی چاوە ڕاستەکەم من مەبەستم ئەوە نییە تۆ لە من ناگەیت ئەی یعنی شوێنێکی خۆش چۆن بڕێن بە کوردەکەی یعنی دەبیێتی ئەوە نییە ژن و پیا و تێکەڵن ئەوە ژنی لێ و پیاوی لێ و تکەیف ئەوە نییە ئەوە زین شێشتی لەم هەفتەیەکە دەورەیە کراوە دوی کاراتی کۆنفۆ بەخوا لە مناڵۆ لێتی تا پیایی بەتەمەن بە قوربانم تۆ شێت مەکەی بۆ لێ من ناگەیت تێمگەێ یا من بێعەقڵم نازانم تێوگەێنم یا خۆت تێنا نازە من تێناگەم کاکەم بە بۆ شوێنێکی خۆش تۆزێک کەیف بکەم کەیف زەوق ئەها زۆق وڵای بێزگە لە پارکیشا شوێنی ششمان هەیە ئادی پارکی هەواریشان کاکە ئەوانە ناڵم ڕۆحەکەم تۆ بۆ هار مەکەی بۆ شێت مەکەی چاوەڕاستەکەم من خۆم زۆر تەواو نیم نازە من تێناگەم نازەمان بەس چییە کاکە بەشک ئەم جارە تێ بگەیت ئادی ئەها ئەوە شوێنێکی خۆشە چاوە ژێڕیت ژنی لێ پیاوی لێ گەنجی لێ هەر هەمووی تێگەی لە ئیسراحەتێکان هەرمە پرسە تێگەشتی دەکاکە دەتەوا بڵێ لەو کاتەوە دەسەرکەوە با بووم ئەو شوێنی تۆتێ من مەمنونی دەبڕۆ کاکە دەبڕۆ دەبڕۆ برا ئەرەوە کوا سوکانەکەم ئەرێ دە ماڵاوێ سەری شگەمی شیان بە حەقی قوڕات دابەزە کاکە دابەزە دابەزە برای عەزیزم من ناکرێ كاكا تو مجولة تاملة مجولة ليه خرم؟ لا مجولة لا شو نخور ولا كاكا ورا يا واش لا كاكا ده ورا ورا سلو نجولي تاس مشو باشا بقربان باشا يا واش بنجم يسر پەنجەمە پێوە کرد ماڵە یاخوا بەخێر بە قوربانی خاوە سپاس دەکەم بڕێنی سا ئەرە وەڵڵا کاکە یاخوا بەخێر بێ چاکە جانی ساوم بۆ شوێنێکە خۆتە تێ برای عەزیز تۆ لە کاتۆ قسەم کردی کاکە تۆ ئەزای چی هەدەفی شوێنەکەت بە من نەوت زۆر مەبەستمە بچمانە بە سەرچاو بە سەرچاو ئەوە بژام و ئەزیزەکەی دڵم یاخوا بەخێر بێ یاخوا بەخێر بێ ئەی یاخوا بەخێر بێ ئەڵم ئیش و کار بە چیەوە خەریشی واللهی والله تۆ دەزانی چی تۆ احترامی خۆ بگرە نازم لەگەڵ منێ بوو یان قوربان من خەریکی وڵڵا خەریکی حیوان هەر ماڵتان لەم ناوەیە نزیکم لەو پشتانەوە ڕاستی وڵای چکە جەنابتم نازم نەبینی بوو بۆیە ڕازەکەیت خوا بەخێر جەنابەت مەشغوڵی چیت بە چیەوە سەقاڵی ئەوەی ڕاستی بە من خەریکی دووەرم کڕین و دووەرم فرۆشتنم دۆمینە؟ نه دوونم ها دوونم عەزیزم بەڵێ لەخوا بە زیابە وەسم باشە ئێتر بۆیە گوێنایەمێ هەر مناڵە خەمەوانێ ئەوەیە ڕاستی خوا بەخێر بێ کاکە ئەو شوێنە ئیشەڵڵا ئێستا دنیا بەلەوە گەنجێکەمەوە گەنج بەس مرتاحم ئەوەی کە لە دڵما بیهێنم ئەو ئاواتە پێ بڵێم خۆم هەفتەی دوو جارە چم نیم سەعات دانیشم یەمە دەرەوە سوێن بۆ تۆ ئەزانم زۆرم پێخۆشە کە جەنابێ ئەهانەی نەیرۆ سیارێنێ نانە خەمنە بێگەم بێتی زۆر دڵم پێی خۆشە کە تۆ جەنابێ دڵێ بۆ شوێنانە ئەکرێتەوە ئەشەم بیلا مرتاحم کاکە من ناچارم تۆ لە دەردی من نازانم من خۆم ئەزانم چییە بەخوازانم یا ڕەبی خوای گەورە ڕەحمی پێ بکە ئیشەڵڵا بەخوازانم خوا تەمەن درێژ بێتە ماشەڵڵا تەمەنیشێ هەڵکشاوە ناخۆشە تقریبا لە 60 و 70 وڵای ئێستش گەرمە شامی بە بن باخەڵ بووە برژ وەڵڵا ڕاستەگەی وەڵا زانم
ما شاء الله ديارها دڵ مهم ئەوەیە ئەم ئاستە تەڕ بێ ئەمە تەڕە الشام بالله طبعا یەک شتێ پێ بڵێ برای عزیزم ئێستا ئەو بەمە ئەو شوێنە تێگەی کە تۆ ئەواڵی دڵم تەڕۆمانە ئەوەی تر تەڕتەڕێ بێ ئەمەم پێ خۆشە تەمەنە گەنجترە بێتەوە باوەڕ مرتاحبی مرتاحبم ئەو داخی لە دڵمایە لەوێ بیڕێژم بەڕاستی دڵخۆشم کە عزیزیشی وەکو جەنابێت کە دڵێکێتەوە بۆ شوێنە من خۆشحاڵ بووم کە تۆم ناسی ئەمبەی بۆ ئەو شوێنە خۆشە ها خوای گەورە لە قسمەت و نسیب ها نسیب ئاخ کە حەزم لەو شوێنە خۆش وەرە ئێستا ئەڕۆی مادام تۆنە دڵی پێی خۆشێ وعد بێ من خۆشم لاتە مێنمانێ دوای ئەشی بەمەوانێ نانە تۆ بۆ میتە بە قوربان من ئەمێنمەوە لەوێ چکە ئەمەوێ بەجددی ینی مێشک و هۆش و خۆشم لەو شوێنەیە بەتاڵ ئیشەڵڵا ئیسراحەتەکەی يعني لو تصورام لو نخوشيش بين نخوشي بريني اوي اخ من بدواي اوي اقرب شوينك مرتاحم كا بس ودبم بس يقبل يعني بيبي ممنونه بم حال كتشوب او شوينه يوادانم حبتي جار سر بيتو شي سري لي بينو شوينه بس في يو شوينه بم هم روجي اخواتي من زانه دايبت اخ خوزق خو مجال ما بم روجي بشما او انا مرتاحم بي باور قناعتي كاكا تو معلوم ناري خوته هي لو انا بيست بوش وين النبي بخوا بخو بي ازين شي بي بيستاكا كاك والله بيست بي شو بيست بي راسه معلوم نار من الاخوا بزياده الحقيقه مو كاسي بي ويستي وايه يا نك مو كاسي يعني بجديد جاري ولا مالي شيء خيال له شويه وايه تيجي حلصي لخو خيال له شويه انا اخوي خيال له لا دايره ولا باع هاد فوتاو انا ما يشكوهوش من اللوي كاكا من معلوم برا والله يكلي محلوم لو جدا اما يكر استراحات كم بخواز انا بخوا بيوي بعد بخوا بيوي جوركا تشيبو اخي خليه برس وقال لي هو اخي سياريك واروى والله قورة خينا ضل قورة من ناوي جنابة مهر نزاني من نوم عاصية ماسي انا عاصي كاك عاصي يعني زي لو سي شوكه هاتينوا خوشي خور ما جاك خو ما ناهيني كاك خور ما شي بقول باين شاو ولا اي نازان بروحك كم تقول شي بو خالص هر نقيشتين او قيشتين بقول باني شاو ايوا من هيج نابين بقى كاك ما سيده بحدا سوا كراوه نبز اخر هيج نابين كوا فلما كاكاشي من ها ده تو دابزه قيشتين ده تو دابزه كاك دابزه برا دابزه وريك كاكا تو من هنا ابو شوي ده تو يقصى مكه ده تو ورا لقى ما حق النبي ده تو ورا كاك كاكا تو من هنا وتامشونه بقول بان اي كاشي من تو خودنا منبر بو شوينه همو تمنيكي جوازي دي بي اما او شوينه كهمو كاسك ضلي لي اسو دي كاكا جا كريكي تو تشن وساقه هاي لو خساره ما قال بو شوينه شلون كريه ورقي دما تشكم بني بس من ناسها من لما تشسر درناكم تينا قشت من ممنوني توم شو كريغري وكرنو هيشتوشي جناح بم اخي بقرباني تشاوم انا جناحي انا كريه بس دعاء خير وفاتحتي ازالم بقربان كل من ناقي جا معقوله من درد ضري خون مو الدنيا بيان كم ناكل هرنا موس شمتي روح حكم يكشتم لقلاب كي ممنونتم جه بنبرو بمالوا بس دوقات كريتي يمي من لخزمته باشا بس انا بيجي يبربوها خير هناك يبو فاتحه داينو نار الفاتحه يا ربي اخوان لا مردو لهم مردو كسر خوش بخوان فرم بابا فرم وريا كرم باي انا مالي بابيري باپیره رزل دا قرب قرب باشا قرب خود زاني بابيري ودا بيري زور خوش يسد باشا خوش تويست ايتو توش مرور لاي باوكا باشا نارومو ابيس صبلا ثانية كبيم مالي كيرك مان هي ثانية كان ناظا ما بستي منها نارومو بلاي بتقول هسا وريا درقا خير برو زانكي ابي بابيري ابي يا جان شوني جان ماشي بقربان توكي انا توشي
دايا آه. فيها كاتوة بابا بشو بكي بابي نيا نا توكيد اوكي ناسانم ئای ئەوە چێفەی مەڵی نامناسیتەوە ناوش نزاني وەرە تۆفیقی مێردەتم شي ئەی جوان مێردەکە واكم وانيا بابا كون خوينيا ئەخدە تۆ سێری کە ئەو بوني خثة وبوني نخث نا خۆ من تۆفیقەکەی جاران نەماوە اي شون شۆفێرێک دەرسێکی دایە موانەیەکی فێرکردم هی خۆشەویستی وەفا توڵە العمرم بیرم ناچێتەوە ئەو تۆفیقەی جاران نەماوە پیس و بۆخەڵا اي سيلي هاو ئەوە ڕێ پیشەکە خواردی ئێستا هەموو ژیانم ڕۆمانسیە و ژیانم تەرخان کردو بۆ ئێوە خذ كتوفق يعني عاوز تريد باكو خايم بوتا بخوامي القصويتي بودر بردين لەمە دوات تۆ ئەمرکە من تەنفیزیەکەم الله توفق